پەیوەندی تورکیا لەگەڵ کوردستان قەت پەیوەندێکی باش نەبووە. چونکە تورکیا بە هەموو هێز و قووەتی ئەوی خۆی هەیتی بەردەوام چاودێرێکی گوردی وەزعی کوردستان دەکاتن. ئێمە پەیوەندیمان لەگە تورکیای یعنی کورد ئاسی دیبلۆماسی لەگە تورکیایە لەوەش تا ئێستا نەمانتوانیە مەسەڵەن یەک کتابمانە یان بەهێزەوە چۆن بتوانین بەرژەوەندەکانی تورکیای کە بە خوێرەیە ئەمەش بتوانین بەرژەوەندیەکانمان بپارێزین نەمانتوانیا یعنی زۆر نەعەدالەتیش تێدایە. دوای تورکیا بە چاوێکی تەماعکارانە سەیریرە دەکات. لە خلالی ئەو فترە زەمانیە دەبینین چەندین جارەکە هەنگاوێک وەزعی کوردستان چووبێتە پێش تورکیا بەربەستی یەکەم بووە بۆ تێکدان و بۆ نەهێشتنی ئەو پەیوەندیە. تورکیا وەک تەماشایمە دەکات ئەمە گروپێکین لەو ناوچەیە دەژین ئەو چۆنی وێ ئەو هامان هەڵسکۆڵەکە بکە نەک ئەوەی ئێمە وەکو دوونەتەوەی جیاواز وەکو دوو وڵاتی جیاواز. بۆیە من ئایندەی باش نابینم ئیلاوە تا گۆڕانکارێکی گەورە لە مەنتیقەکە ڕوودا تورکیا بەو شێوەی ئێستا کە هەیە بەو غوڕەتی گرتیتی ئەو هانەمینی ئەو کاتی دەتوانم بڵێم ئێمەش لە ئازدەشتر پەیوەندیمان لەگە تورکیای باش بی. نەک مەترسی ئێمە تا ئێستا هیچ هەنگاوەک لێرە نەبووە هەنگاو نەدراوە بۆ تورکیای سلبیبی یان خراپبی هەمیشە مڕاتی تورکیاکرا. بەڵام تورکیایە چاوی تەماعکارانی لێرەیە دەوێت ئەو وەسایتی چاوی پێڵان دەوێت تێکزی چەند ئاژاوە لێرە دروستکە چەند مەشاکل لێرە دروستکە ئەو پێوات تەمەنیوی درێژ دەبی. بۆیە دوێنێ نە ئەمڕۆ تا ئێستا هیچ هەنگاوێکی ئیزایمان لە تورکیای نەدیتە تەسەوڕش ناکەم بەو عەقڵیەتە سیاسی ئەوڕۆکە ئەو وڵاتی پێ بەڕێوە دەچی بتوانین هەم تەفاهم هەم لێک نزیک بوونەوە هەم وەکو دوو جیرانی باش تەعامل بکەین ئەوە نابێت.